یاریەکانی دو هەفتەی خولی نایابی کوردستان بەردەوامی هەیە کە لە ئێستادا لە پیرمانم لە یاریگای یانەی پێشمەرگەی هەولێر کە یاری نێوان هەردوو یانەی پێشمەرگەی هەولێر و کەرکووکی لێ بەڕەوە دەچێت. 2 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە کۆتا هەفتەی خولی نایابی کوردستان بۆ وەرزی 2016-2017 هەردوو یانەی پێشمەرگەی هەولێر و کەرکووک بێگەیشتن لەم یاریگایە. پێشمەرگەی هەولێر پێویستی بە یەکسانی و سەرکەوتن بوو بۆ ئەوەی نازناوەکە بەدەست بێنێت، بەڵام دوای ئەوەی گۆڵێکی تۆمار کرا پێویستی بە گۆڵی یەکسانی بوو. کاتێک لە کۆتا خولەکەکان عیماد ئەسعەد توانی ئەم گۆڵە تۆمار بکات و بە یەکسان بوون پێشمەرگەی هەولێر توانی بۆ یەکەم جار ببێتە پاڵەوان کە ئەمە خەونی چەند ساڵەی یانەی پێشمەرگەی هەولێر بوو. ئێستاش یانەکە نزیکە لەوەی جارێشتر نازناوی خولەکە بەدەست بێنێتەوە. یانەی کەرکووک گۆڵی یەکەمی تۆمار کرد، لە ئێستادا یانەی کەرکووک توانی گۆڵی یەکەم تۆمار کرد. حتما گۆڵک لە وەختێکی زۆر خراپە لە سەرمان، بەڵام لەبیر نەکەین نەتیجەکەی من ڕەبتیش بوو لەگەر نەتیجەی نەورۆز و شێروانەش، بەڵام ئەوەی زیاتر کە دەستخۆشی بوو ئەو ڕێنمانی کە داما یاریزانەکان کە تەرکیز تەنها لەسەر ئەو یاری بکەن. ئەوە بوو لە دەقەی 9 کاپتن عیماد توانی گۆڵ تۆمار بکەن. کاپتنی یانەی پێشمەرگەی هەولێر عیماد ئەسعەد گۆڵی یەکەمی بۆ یانەی پێشمەرگەی هەولێر تۆمار کرد کە گۆڵی یەکسانی بوو. ئەگەر بێت و یاریەکەی تریش بەڕەمان ئەنجام بمێنێتەوە پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم جار دەبێتە پاڵەوان. لە دەقەی 89 بوو ئەو کاتێک کە فاول لێرە گیرا کاپسەمی ڕێنمایی دامێ گوتی بڕۆ لە بۆ فاولەکەی لێرکوانە کۆسرەت باعث ئەو فاولەکەی تەنفیز کرد. ئەلێرکوانە بوو حالەتەکە سەیری گۆڵچیم کرد زانیم کە دێتە دەرێ یعنی کە تەنفیزی کرد لەگەر تەنفیزی هەر سەرم سوڵان تەماشا گۆڵم کرد ئەلێرەوە گۆڵم لە گۆڵچەکەی یانەی کەرکووک کرد. ئەویش خۆشترین سات و وەختی من بوو کە لە وەرزشی یاریم کردووە بەڕاستی، یعنی ئەو ڕۆژانە یادگاریەکە بۆ من دەمینێتەوە. بەڵێ یاریەکە لە ئێستادا بە کۆتا هات پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم جار لە مێژوویدا بووە پاڵەوانی خولی نایابی کوردستان. ئێستا دەبینین خۆشحاڵی هاندەران دەستنە نێو یاریدا بۆ ئاهەنگگێڕان لەگەڵ یاریزانان. حسين محمد كنالي بيام بير مام.